پێویستە بە سازانی نێوان لایەنە سیاسیەکان هەمواری یاساکە بکرێت. بۆیە بەردەوام ئەو ڕێکەوتنە سیاسیانەی کە کردومانە باسمان لێوە کردو لەسەری ڕێکەوتوین و ئەو یاداشتانەی لێک تێگەیشتن کە لە ماوەی ڕابردوودا لە چەند یاداشتێکدا بەرجەستە بووە تەکیدمان کردوتەوە واژۆمان لەسەر کردووە. ئێمە بۆ واژۆکانی خۆمان پابەندین. بۆیە پێمان گرنگە هێز و لایەنە سیاسیەکان بە تەبایی بە برایەتی بە یەکڕیزی بە پێکەوەی ئەتوانین هەمواری ئەو یاسایە بکەین و ئەتوانین کۆمسیۆنی هەڵبژاردنەکان کارا بکەینەوە. بۆیە لێرەوە ئێمە داوا ئەکەین لە هێز و لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و ئەو گرفت و کێشانەی کە ئەیانەوێ بە شەڕ بەرامبەر یەک حەلیکەن کە حەل نابێت چکە ئەمە ڕەنگدانەوەی بێ بۆ تەواوی کۆمەڵگا بێن لەسەر مێزی گفتوگۆ کەوینە ڕێکەوتنی تر و بتوانین هەرێمی کوردستان لە مەترسیەکان پارێزین. زۆر سوپاستان دەکەم.